بله تماشاوان جا لعراق دو ناوندین سیاسی دو ناوندین بریار دو پایتختین به باندور هنه کوچاره نویس عراق کاری دکن آرمانش کردن وان دو ناوندان جی بگم آرمانش کردن تمام سروری عراق هم بغداد کو پایتخت عراق فدرال هم هرما کردستان کو پایتخت هرما کردستان بردام جاری گروپ چکدار و به هیجت جدا به بیانی جدا چون که ناوندین فرمی ین حکومتان چیزی و که ناوندین بگمان هزینه پیمانان چو ولاتین دن ین دیپلماسی تنارمانش کردن افهرش بغداد گلو دوی توقیت دا جفن فهرشه و تداعیات در انجامنه لواء عبد الرحمن جزائری او لواء شروع سربازی بغداد گلمه جناب لواء دمات باش به او پیشاتان حال بغداد و هرشا به درونی بسر بارگه نجبا او کشتنا فرمانداری لواء 12 و 17 بر پرسی لوجستی نجبا تو وی پیشاته او تایبتی جی دوی توقیت تا کو دور دکومه که از مانده در باز به چاد بینی بسم الله الرحمن الرحيم. بەخشتم هربان سڵاوتان لێبێت سڵاو لە کوردستان 24 بڕوام وایە کە ئەوەی کە ڕوویدا زۆر بەداخەوە ڕووداوێکی شۆکهێنەر بوو بە تایبەتی هێرشکردنە سەر لیوای 12 ئەوە بنکەی هێزەکانی نوجەبایە پەیوەستە بە دابینکردنی پاڵپشتی لۆجستیەوە بۆ هێزەکانی نوجەبا هەروەکو هەمومان دەزانین کە ماوەکانی پێشوو پێکدادان و ململانێ هەبوو لە نێوان بەرەی مقاومەی ئیسلامی لەگەڵ هێزەکانی ئەمریکا بە تایبەتی بەشێکی گەورەی هێزەکانی بەرەی ئیسلامی نوجەبان ئەم هێزانە بەردەوام ململانێ هەبووە لەگەڵ بنکە ئەمریکیەکان هەردوو لا چەندین بەیاننامە و چەندین موشەکیان ئاڕاستی یەکتر کردووە بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوودا نوجەبا هێرشی کردە سەر حەریر و هێرشی کردە سەر هەولێر و هێرشی کردە سەر بەشێکی دیکە لە هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دەبینین کە ئەمریکا ڕووی داوە دوو دەرهاویشتە هەیە دەرهاویشتەی یەکەم ئەوەیە کە بەداخەوە دەبێتە هۆی گرژبوونی دۆخی سیاسی لە نێوان حکوومەتی ئەمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی ناوخۆی پارێزگاکان لەگەڵ هێزەکانی ئەمریکا هەروەها دەبێتە هۆی کاریگەری دروستبوون لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چونکە دەبینین ئەمریکا ڕووی داوە ململانەکە زیاتر ئالۆز دەکا بە تایبەتی دەبێتە هۆی زیندووبوونەوەی بەشێک لە خانەکانی قاعیدە و داعش ویان لێ دەکات جارێکی دیکە چالاک بنەوە ئەمە بەداخەوە دەبێتە هۆی گرژبوونی دۆخەکە لە نێوان هەم ئەمریکا و هەم هێزەکانی بەرەی مقاومە وای شتە بینم کە لە چەند ڕۆژی داهاتوویشدا کە بنکەکانی ئەمریکا زیاتر بکرێنە ئامانج چونکە بینیومانە کاتێک ئەمریکا هێزەکانی بەرەی مقاومە دەکاتە ئامانج ئەوانیش کاردانەوەیان دەبێت و هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا پێم وایە کە ئەم وەڵامدان و وەڵامکاریە بەردەوام دەبێت ئێستا بەکو خۆمان دەبینی بە چاوی خۆمان ئەم وەڵامدانەوەی هەیە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینی جۆرێکە لە شەڕی سارد یاخود شەڕێکی گەرم نییە چونکە شەڕەکە تەنها لە چوارچێوەی بۆ نمونە عەشوایی و هەڕەمەکیدا خۆی دەبینێتەوە شەڕێکی کراوەی بەرەی نییە لە نێوان هێزەکانی بەرەی مەقاومە لەگەڵ هێزەکانی ئەمریکا چونکە حکوومەتی عێراق هەوڵ دەدات دۆخەکە هێمن کاتەوە حکوومەتی عێراقی لەلایەک هەوڵ دەدات گروپەکان هێمن کاتەوە لەلایەکی دیکە هەوڵ دەدات کە کۆتایی بە هەبوونی هێزەکانی ئەمریکا بهێنێت بله كواتا بريس عبد الرحمن يعني وكو تدبيني قالوا كيف هيرش بياتا انجام ده بسر بارجه نجابات نافاراس بغداد كيش هيس لبش بيه كيف ابويه بەڵێ ئەوەی کە دەردەکەوێت بە پێی زانیاریەکان بە پێی پێشهاتە سەرەتاییەکان درۆن بووە درۆنێکی بۆم ڕێژکراو بووە کە لەلایەن هێزەکانی هاوپەیمانان و ئاڕاستەکراو بە تایبەتی ئەمریکا چونکە ئەوان گروپی نوجەبایان مەبەستە لەبەر ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە شێخ ئەکرەم کەعبی ئەمینداری نوجەبا بەردەوام ئەوەی ڕاگەیاندووە کە دژی هەبوونی ئەمریکان بۆیە وا دەمنرێت ئەمریکا کراوە وەڵامدانەوەی ئەمریکا بێت بۆ نوجەبا لەلایەکی دیکەوە دەتوانین بڵین کە پێش ماوەیە کە ململانەیە و پێشهاتێکی تون هەبوو لە نێوان ئێران و ئەمریکایشە بە تایبەتی ئەو تەقینەوەی کە بینیمە لە نزیک گۆڕی قاسمی سولەیمانی هەروەها کوژرانی یەکێک لە سەرکردە باڵاکانی
حماس لە لوبناان ئەمانە هەر هەمووی کاریگەریان لەسەر دۆخی عێراق دەبێت هەر هەمویان کاریگەریان لەسەر چڕبوونەوەی پێکدادانەکانی ئەمریکا و هێزەکانی بەرەی مقاومە دەبێت پێم وایە کە ئەوەی بەرپرسیارە لێرە حکوومەت عێراقا حکوومەت عێراق چی دەکات بۆ چی بێدەنگە دەبێت هەڵوێستی هەبێت خەڵک دەمرێت خەڵکێک دەمرێت کە ئەسڵەن پەیوەندی بە دۆخی فەڵەستینەوە نیە دوور و نزیک بۆچی دەکوژێت لەم شەڕەدا كواتا أبا برتكي جرينج جناب ليوا كواتا روشا فلسطيني وشر نابين إسرائيل وتفجير حماس چه پیوندی عراق ول جلو صح عراق جب بيت ميدان شار كرنه وخريب بيت قرباني وكتا قلت حكومات عراق بو بهالويستا بو يعني هبونا فان جروبان بريارنوان مقاومة إسلامي يترهر آلية كدنيا چكدار به لدرف بريارة فرمية حكومات عراق بسر خواب تاقينه هيرشان انجام بده در انجام اوه بجلو اوه قسمتا بنجي برجمن گشتیا خلق عراق دیگه بەڵێ ئەوە کە پێویستە بەلایەنی بڕیارەکانی حکوومەتی عێراقی و یاخود حکوومەتی ئەمریکیەوە بۆ نمونە ئەمریکا خۆی یەکلایی کردووەتەوە کە دەچێتە شەڕی غەزەوە لە بەرژەوەندی ئیسرائیل بێگومان ئەمەش کاریگەری دەبێت لەسەر دۆخی عێراق چونکە غەزە پەیوەستە بە عێراقەوە بۆ نمونە هەموو ئەو ڕاگەندراوانەی کە بەرەی ئیسلامی ڕای دەگەێنن هەمویان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پەیوەستن بە شەڕی غەزەوە هەموو ڕاگەندراوەکانی بەرەی مقاومە ئیسلامی پەیوەستن بە شەڕی غەزەوە خۆیان ناتوان خۆیان جیا بکەنەوە لە دۆخی غەزە ئەوەی کە دەبینی هەم گەلی عێراقی و هەم حکوومەت و هەم بەرەی مقاومەش پەیوەستن بە غەزەوە ئەمە بۆ ئەوان ئەمریکا تۆمەتبار دەکەن بە پشتیوانیکردنی ئیسرائیل پشتیوانیکردنی کوشتاری غەزە پشتیوانیکردنی بۆ بەرانی ماڵی مەدەنی لە ناو غەزە هەر لەبەر ئەوە بەرەی مقاومە پێی وایە تاوەکو ئەگەر ئەمریکا بوەسێت لە پشتیوانی ئیسرائیل بەرەی مقاومەش دەوەسێت لە هێرشکردن سەر ئەمریکا شتێک بەرابەر شتێک كواتا قالوا اواتود بيجي براي مقاومه كو دير جبريارا حكومات عراق دير جبريارا فرمانداري گشتي هزين چكدارن عراق بتناصر خو هيرشي ناوندن امريكا و ارتش امريكا لعراق ديك حتى هيرشي جلك جندن جديك بنمونه ناوندن حيويين هرما كردستان الهوليري جديك كواتا قالوا ديدناتا ابد دكاره توازن هزي بگوره دكاره امريكا ناشر بك كو پشتوانيا اسرائيل نكه دكاره امريكا اجبار بك كل عراق دركبه ينصر حساب عراقيان يدي روشه كده بتر الوستر بك بەڵێ ئەوە پەیوەستە بە هاوسەنگی هێزەوە من پیاوەیەکی سەربازیم بەڵێ بۆ نمونە هاوسەنگی نییە بۆ نمونە بەرەی مقاومە ئیسلامی شەکی پێشکەوتووی نییە کە بنکەکانی ئەمریکا هەراسان کات یاخود ناچار بە دەرکردنیان کات بەڵام ئەوەی کە دەیبینین ئەوە کۆمەڵێک هێرشە بەهۆی ئەمریکیەکان و ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات بەرەی مقاومە دەیەوێت ئەمریکا دیدگای بەرامبەر شەڕی غەزە بگۆڕێت بۆ نمونە ئەنجومەنی وەزیران ڕەنگە کۆبوونەوەیەک ئەنجام بدات بۆ تاوتوێکردنی دۆخی ئەمنی لە عێراق بە تایبەتی ئەو هێرشکردنە سەر دیوای دوانزەین و جەبا ئەمانە هەر هەمووی پێشاتن وا لە حکوومەتی عێراقی دەکات پێم وایە کە جمعە یاخود شەمە کۆبوونەوەکی بەپەلە ئەنجام بدات هێزەکانی بەرەی مقاومە خۆیان بەرپرسیار دەزان ئەوەی کە پێمان وایە کە بەرەی مقاومە بتوانێت ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە نەخێر بە هیچ شێوەیەک پیاوەیەکی سەربازیم دەزانم کە بەرەی مقاومە ئەو چەک و هێز و ڕاهێنەر و سەربازان نییە کە بتوانن ململانەی ئەمریکای پێ بکەن لە ناو چەکەدا بۆ نمونە نوچەبا پەیوەندی بە عێراقەوە زۆر نییە چونکە زۆرینەی چەکەکان و ڕاهێنانەکانی لە ئێرانەوە بەدەست دەخات نوجەبا بووە پەیوەندێکی زۆری بە حکوومەتی عێراقیەوە نییە بۆ نمونە بەرەی نەجەبا بە درۆن لە ئەمریکا دەدا ئەمریکاش لە بەرامبەردا هێزی حەشتی شعبی دەکاتە ئامانج پێم وایە خوا دووری بخات کە کێشەکە زۆر قوڵتر بێتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا بەڵێ زۆر سپاس برێس لیوا عەبدوڕەحمان جەزایری لیوا شوڕبەکاری سەربازی لە بەغداد گەلمە بوو